That's why I want to make 2 years of community college education free for responsible students. دەمەوێت یەکەم 2 ساڵی خوێندن لە زانکۆ خۆڕایی بکەم بۆ خوێندکاری بەرپرسیار بەم شێوەیە ئەو خوێندکارانەی 2 ساڵ خوێندن لە پەیمانگا تەواو دەکەن و باقی خوێندنەکەیان بۆ زانکۆ دەگوێزنەوە بۆ وەرگرتنی باکالۆرست یەکەم 2 ساڵیان خۆڕایی دەبێت ئەوانش کە نایانەوێت باکالۆرست وەرگرن پەیمانگا تەواو دەکەن و ئامادەن بۆ کارکردن بەبێ ئەوەی قەرزار بن. لە پەیمانگای باکووری ڤێرجینیا خوێندکاران چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو پلانە دەکەن هەرچەندە ڕەنگە بۆ ئەمان درەنگ بێت. ئەمە شتێکی زۆر باش دەبێت بۆ ئەو کەسانەی کە ناتوانن پارەی خوێندنیان بدەن و دەرفەتێک دەبێت بۆ خەڵکی زیاتر کە لە پەیمانگەکاندا بخوێنن و پاشان بتوانن بگوێزنەوە بۆ زانکۆکان بۆ 2 ساڵی دووهەمیان. پێم وابێت ئەم بەرنامەیە زۆر باش دەبێت چونکە ئەو کەسانش کە ناتوانن بخوێنن لەبەر باری داراییان دەرفەتی خوێندنیان دەبێت و خوێندەکەیان هاوکاریان دەکات بۆ دۆزینەوەی کاری باشتر تا بتوانن لە داهاتوودا ژیانێکی باشتر دابین بکەن. لە ئێستادا بە شێوەیەکی گشتی یەکەم 2 ساڵی خوێندن نزیکەی 20,000 دلاری تێدەچێت بۆ خوێندکاری تەواو وەخت بەڵام ئەمەش لە زانکۆیەکەوە بۆ زانکۆیەکی تر جیاوازی هەیە. بەرنامەی هاوکاری داراییش هەندێک خوێندکار دەگرێتەوە ئەگەر داهاتی خێزانەکەیان کەم بێت. بەرنامەی هاوکاری دارایی هەندێک لە پارەی زانکۆم دەدات و ئەوی تر خۆم دەیدەم. هەندێک سەختە چونکە کورسەکان نرخیان زۆرە بەڵام بەنیوە وەخت کار دەکەم بۆ ئەوی بتوانم پارەکە بدەم. خوێندکاریش هەن کە ماوەیەک لە خوێندندا دەبڕێن و کار دەکەن تا پارەی زانکۆ دابین بکەن. پێم وابێت زۆر باش دەبێت ئەگەر نرخی خوێندنی زانکۆ کەم بکەیتەوە یان خۆڕایی بێت چونکە من خۆم چەند ساڵێک وازم لە خوێندن هێنا تا تەواوەخت کار بکەم وە پاشان سەخت بوو تا گەڕامەوە زانکۆ و بتوانم تەواوی بکەم. سەرڕای ئەوەی زۆربەی خوێندکاران پێیان وایە هەوڵێکی باشە بەڵام هەشن پێیان وایە ئەمە مانای زیادکردنی باجە لەسەر خێزانەکان بۆ ئەوەی حکوومەت بتوانێت خەرجەکان دابین بکات. ئالان زامیار خوێندکارێکی کووردا. لەگەڵ کولیە بەلاشکردنم لەگەڵیم بەس لەو سەر دێتەوە. مسألة إنجليزية لأن nothing is free معناه ما يعني يشتى بلاش نية كلية بلاش كري يعني ضريبة مالية زيادة كان وكوي ما كي ما يشكل ليرة ضريبة مال زيادة اللي كان هيش ما بونا من التوا جێ ئاماژە پێکردنە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا نرخی زانکۆکان 3 هێند بەرز بۆتەوە بەڵام داهاتی خێزانەکان بە بەراورد لەگەڵ نرخی زانکۆکان بە ئاستەم زیادی کردووە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.